کرێکاران، زەحمەتکێشان، کۆمەڵانی ئازادی خوازی کوردستان. 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵەیە. 43 ساڵ لەوە پێش کۆمەڵە پاش 9 ساڵ خەباتی نەهێنی لە دژی حکوومەتی پاشایەتی خۆی ئاشکرا کرد. تێکۆشەرانی کۆمەڵە کە تا ئەو کات لە مەیدانی خەباتی نەهێنی لە کوردستان و لە ئێران لێبڕاوانە چالاکیان دەکرد. لە ماوەیەکی کووردا هەڵسوڕاوانی کۆمەڵە بە کار و خەباتی دڵسۆزانە شان بە شانی کرێکاران و زەحمەتکێشان، ژنان و لاوان و جوتیاران و ڕووناکبیرانی کوردستان بوون بە سازماندەر و جێگەی بڕوا و خۆشەویستی ئەوان. کۆمەڵە هەر لە ڕۆژی دامەزراندنیەوە بڕوای بەوە بوو کە کرێکاران و چەوساوەکان تەنیا بەدەستی خۆیان ڕزگار دەبن. هەر بۆیە تەواوی هێز و توانای خۆی بۆ ڕزگاری ئەم چینە وەگەڕخست. ئەگەر چاوێک لە مێژووی ئەم دەورەی کوردستان بکەین، هیچ ڕووداوێک نابینین کە مۆر و تەئسیر و ئاسەواری کۆمەڵەی پێوە دیار نەبێت. خەباتی لێبڕاوانە بۆ ڕزگاری کرێکاران، خەبات لە دژی پیاو سالاری و فەرهەنگی کۆن و دواکەوتوانە لە دژی ژنان، خەبات بۆ بەرابەری ژن و پیاو، لایەنگری لە داخوازی جوتیارانی فەقیر و بێزەوی، خەبات بۆ وەدی هێنانی خواست و داواکاری لاوان، دیفاع لە منداڵان، خەباتی بێوچان لە دژی ستەم و چەوسانەوەی نەتەوایەتی، بەشداری چالاکانە و ڕابەری بزوتنەوەی شۆڕشگێڕانەی کوردستان، خەباتی پڕ لە فیداکاری و ماندووی نەناسانە لە دژی هێزی داگیرکەری کۆماری ئیسلامی لە کوردستان، لێبڕا و جەسوور لە بەرامبەر ئەم دەوڵەتە سەرکوتگەرە، هەوڵدان بۆ پێکهێنانی هاودڵی و هاوخەباتی لە نێوان کرێکارانی کوردستان و ئێران و پێکهێنانی حیزبی سەرتاسەری بۆ ڕابەری خەباتی هاوبەشی چینی کرێکار. ئەمانە کارنامەی پڕ لە فیداکاری و سەربەرزی کۆمەڵە و ئەو لاپەڕە زێڕینەن لە مێژووی کۆمەڵە. پیرۆز بێت 26 ڕێبەندان ڕۆژی کۆمەڵە.